بینەران و بیسەرانی ئازیزی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی سڵاوتانێ بۆ ئەم کاتتان باش. پرۆگرامی ئێوارەی سلێمانیتان پێشکەش دەکەم بۆ ئەمڕۆ تەوەرێکی وەرزشیمان بۆ ئامادەکردوون بە میوانداری خات و سانە ساڵح کە بەڕێزیان ڕاهێنەر و ناوبژیوانی لەژ جوانین قسە و باسەکەین لەسەر دابەزاندنی کێش هەروەها لەژڕێکی بە شێوەیەکی تەندروست. خات و سانە بەخێربی سەرچاو. سپاس دەکەم جان. سپاس. سپاس بۆ بەڕێستان. خات و سانە بزانم ماوەی چەندێکە کاری ڕاهێنەری و کاری ناوبژیوانی ئەەکەی، ئەمە حەزێکی خۆتە یاخود بۆت خوێندووە؟ بەڵێ خۆی من سەرەتا کە دەستم پێکرد وەکو یاریزانێکمەناو بوارەکەەوە دوای تقریبان 2 ساڵ لە یاریکردن هەستم کردیانی تەمۆحیەوەم تایە کە وەکو ڕاهێنەرێک مەسەلەن لە قەزایەکی وەکو 3 سایقە کاری ڕاهێنەری بکەم. هاتم بووم بەستە سەردانی یەکەتی لە جوانی سلێمانیم کرد لەوێ بڕوانامم بەدەستێنە کۆمەڵە دەوراتمان بینی. دوای ئەوە کوڕاهێنەر دەستم پێکرد. جا بەنسبەت ناوبژیوانیشەوە ئێمە کۆمەڵک دەورات تا تێپەڕین تاوەکو توانیمانە پلەی تەحکیمیکردنی پاڵەوانێتەکان بەدەستبێنین، چکە پاڵەوانێتیکردن بۆ ئافرەت لە ناو وڵاتێکی و کوردستانیانی شتێکی کەمە. تقریبا نزیکی 8 ساڵ ئەبێ من لە تەمەنێکی مناڵیەوە ینی دەستم پێکردووە تەمەنی 15 بۆ 16 ساڵێ و دەستم بەر یاری لە جوانی کردووە. بزانم کەسی تر هەیە لە خێزانەکەتانە یاری لە جوانی بکات چۆن بوو مەسەرەن تۆ ئەم خولیایەت هەبوو؟ واللهی کەسی تیانی خێزانەکە ئێمانی حەزی لە وەرزشەکە هەبێ سام تاقانشم هەر لە ناویانە، بەڵام تیامانە ینی حەزی لە ڕاضەکانی کە هەیە مەسڵن هەمانە مدەڕیبە حەزم لێ بوو ینی کە دەستم پێکرد تەنها حەزێ بوو. بەڵێ حەزێکی خۆم و دوایەوە بەرەبەرە و کوڕاهێنەرێک حەزم بۆ دروست بوو. زۆر باشە سەرکەوتوو بیت. بزانم لە 3 سایق کە باست کرد چەند شوێن هەیە ینی شوێنی زۆر هەیە لەوێ بۆ وەرزشکردن تایبەت بۆ ئافرەتان ڕاهێنەر ئەگەر مەسەڵەن بیان ناسیت چەند ڕاهێنەری ئافرەتی لێ لەوێ؟ بەڵێ سپاس بۆخوا لەوێش هۆڵی زۆر باشی لێ بۆ ڕاهێنەری زۆر باشیشی لێ. بەڵێ زۆر باشە. بزانم خات و سانە بەڕستان وەکو ڕاهێنەرێک ئەو کەسانی کێن کە ئەتوانن مەسەڵەن سەردانی جیم بکەن پێیان خۆشەکە کێشیان دابەزێ لە ئێمە مەسەڵەن هەروە باو بۆ ئەگەر تۆ بتەوێت بچی بۆ جیم تەنها بۆی کێشە دابەزێنی ئایا ئەمە شتێکی هەڵە نیە خۆت لە ناو وەسەتەکەی لە ناو ئیشەکەی؟ بزانم ئەو کەسانە کێن کە ئەیانەوێ سەردانی جیم بکەن ئەیانەوێ سەردانی ئەو شوێنانە بکەن بەڵێ خۆی لە دوای تەمەنی 8 ساڵی و ئەتوانی مەسەلەن و کەسانی کە کێشیان زۆرە ئێمە کۆمەڵک مەسەلەن مناڵمان هەیە تەمەنی 2 ساڵ 2 ساڵە کێشێکی زۆری هەیە خۆی ئەڵێن نابێت لە دوای لە پێش 8 ساڵەوە تەمرینی قای ئاسمکەی بەڵام ئەمە هەڵەیە ئەوان کێشیان زۆر ئەتوان ڕووکەنە هۆڵەکانەوە کێشی خۆیان دابەزێنن. بۆ کەسانشی کە سەروی 8 ساڵ ئەتوان بۆ یاری لە جوانی یاری بکەن بۆ زیادکردنی کێشیان هەیە کێشی زۆر لاوازە لە بەریو کە ینی پەنابێتە بەر کەپسول و مادەی زیان بەخش بۆ زیادکردنی کێشە توانێت لە هۆڵەوەرچەکانە ماسلوبکانی خۆی گەورە بکات جەستەی خۆی ینی جوانتر بکە یا مەسەلەن هەمان تەنها بۆ ینی لیاقەی کەمەیان قوتی کەماتوانێت سەردانی هۆڵەکان بکات و ینی لیاقەیەکی باشتر و هێزێکی زیاتر بەکاربێنە. یان هەیە بەنسبەت ئافرەتمان لایە مەسەلەن پیاو هەیە فەقەراتی هەیە کێشەی ساوفان و کۆمەڵی کێشەی تەندروستی زۆر ینی هەن لە هۆڵەکان ینی سپاس بخوا چارەسەرێکی زۆر باش ینی بۆ کراوە ئیجا بەنسبەتی دابەزانی کێشەکەشەوە بێگومانین تۆ ئەو لەشێکە لە هۆڵێکی وەرزشیار ینی لە ئەو جیهازانە و لە ژێر ڕێنمایی مامۆستایەکە بەدەستی ئەهێنی وەکەونێت تۆ لە ماڵ و دانیشی ینی ڕەجیمێکەکەیت و هەموو ینی پێستێکی شل و بەنات تەندروستی دائەبەزی وەکو ئەوە نابێ. باشە باسی ئەوەت کرد کە مناڵانیش لای ئێوە کێشدا ئەبەزێن بزانم کەسێکی تایبەت ڕاهێنەرێکی تایبەت هەیە بۆ بابەتە یاخود ئەو وەرزشانە چیە کە تایبەت بە مناڵ ئەکرێن؟ بەڵێ خۆی ینی فەرقی ئەوە نییە بڵێ ئەمە مناڵیان مەسەن ئەمە گەورەیە بەنسبەت ڕاهێنەرەکانەوەنی تۆ کە ڕاهێنەرێکی زیرەک بی ئەبێ ینی لە تەمەنێکی 8 ساڵی و 10 ساڵی و تاوەکو 60 تۆ بتوانانی ڕاضێکی باشی پێ بکەیت. مناڵەکان ینی زیاتر تەمەرین هەوایەکانیان پێکەین زیاتر کاردیۆکان و ڕاکردن و پاسکیل و کروس مەسەلەن پەتپەتێنە اینجا ینی تەنزیماتی خواردنیشان بە شێوەیەک بۆ دانی زۆر قورس نەبێت لە سەریان کە ینی مەسەلەن گەشەی چکە خۆمانە ئەزانین لەو تەمەنێت تا 19 ساڵیش هەر لە گەشەی باڵا و لە گەشەی مێشکایە یعنی بێ ڕژیمی خۆراکەکەی تۆزێ ئاسانتر و ڕێک و پێکتر بێت لەو کەسێکە مەسەلەن سەری 20 ساڵە. زۆر باشە باسی ئەوەت کردکەم لە ڕێگەی پاسکیل و پەتپەتێن ئەوانە تا چەند لەو شوێنی کە تۆ کاری لێ ئەەکەی بۆ نمونە ئەو ئامێرانە بەردەستن ئەو شتانە بەردەستن کە ئێوە ئەتانەوێت لە کاتی تەمرینە بۆ فێرخوازەکانتان؟ بەڵێ خۆی ئێستا هۆڵە وەرزشیەکان هەستەکەم ئەمریکانی زۆر باشە کۆ ساڵان نەماوە
يعني بەڵێ هەموو جیهازێکی لێ ینی ڕاکردنەکانی زۆر باشە وەکو ساڵانی پێشوونیە کە لەوانی لە هۆڵێکە ینی تەنها جیهازێکی ڕاکردنی تیا بووە کە زۆربەی کات ئیشی نەکرد. باشە ئەگەر کەسێک تازە بێت بۆ نمونە بێتە ناو ئەو شوێنی کە ئێوە کاری لێ ئەەکەن و بێوە وەرزش بکە بزانم چۆن دەست پێ بکات چۆن دەستپێکی ینی ئێوە ڕێنماییتان چێ بۆ کەسانی کە تازە بیانێ وەرزش بکەن چۆن دەست پێ بکات بەرنمەیەکی تایبەت هەیە بە خۆیان یاخود هەر کەسە بۆ منەوە بەپێی ئەگەر ئافرەت بێ یاخود پیا بێ هەر کەسە بەرنمەیەکی جیاوازی هەیە بەڵێ خۆی ینی مەسەرەن پیا و ئافرەت لە یاریکردنە هیچ جیاوازێکی ئەو تۆیان نیە تەنها لە قۆتەکەیانە بێ ینی مەخۆمانەزانین ئەخوای گەورە ئیمن پیاوی تۆزی بە خۆتر دروست کردوە لە کول ئافرەت کێتە هۆڵەکانەوە هەمان تەمرینیان هەیە مەسەرەن یاریزانێکی پیا و وێرزانێکی ئافرەتمان هەیە لێ کاتاچنە هۆڵەکەەوە بۆ دابەزاندنی کێشیان بۆ سەرخستنە هەمان تەمرینن ئەتوانی بیتێ بەڵام بەپێی شێوازی لەشی خۆی بۆ نمونە ینی شکڵی لەشی چۆنە تکرارەکانی بەپێی ئەوە گۆڕانی شێوازی خواردنەکەشیان تا ڕادەیەک ینی بسترە تا تۆزێک ئاسانتر بێ دوای ئەوە بەرەبەرە دوای چەند مانگی بۆ قورسترە بێ. باش هەمیشە شتێکمان بیستووە کە دابەزاندنی کێژانی لەلای ئێمە شتێکی ئاسایی بۆتەوە کە زۆرتر خانمان و پیاوانیش کە ئەچن بۆ جیم زیاتر بۆ ئەوارم بەڵام سەرخستنی کێش ئەمە وشەیەکی ها ماوەیەکە مەسەلەن ئێمە بەرگۆمان کەوتۆڕات و پێم خۆشە زانیاریکی زیاترمان بیتێ لەسەر سەرخستنی کێشکێن ئەو کەسانی کە ئەیانەوەی کێشیان زیاد بێەوە لە چ ڕێگەیەکەوە چ جۆرە وەرزشێکەکەن بەڵێ خۆی کەسانی کە یەنە قاعکانەوە کێشێکی ینی کەمیان هەیە ماسلکەکانی لەشیان لاوازە کە ماسلکەش لاواز بوو ینی تۆ چوریشە لەگەڵی نەبێت ڕەن لاواز ئەی بەچاوە ئیتە هۆڵەکانەوە قەباری ماسلکەکانی خۆت گەورەکەی کە تۆ قەباری ماسلکەت گەورە کرد ئەو کاتە ینی ئەگەر مەسەلەن چاورێکەشت کەم بێت تۆ هەر شێوازێکی پڕتر ئەی بێچاوە کۆیکە بکو پێشتر طبعاً خواردن زۆر دەورە بینێ بۆ کەسانی کێشتەرەخەن ئەبێ خواردنیان زۆر باش پێشکوە ئەمانەزانی بەنسبەی 170 بۆ زیادبوونی کێش ئەبێ احتیمال خێتە سەر خواردن جیانە هۆڵەکانەوە تەمارینی سەرتا تۆزێک ینی سووک دوای بەرەبەرە ئەبێ تەمرینەکانیان قورستر بێ وەکو کەسێکە کێش دابەسانی تیکراری کەم و کێشی قورستر بەکاربێنێ وەکو کەسانی کە ڕەشاقاکەن باشە ئەو خواردنانە چین کە پێویستە بخڕێ بۆ نمونە باسیوتر کە ئەبێ خواردنی زۆرتر بخوا مەسەلەن زیاتر لە حەدی خۆی بخوایە خۆ خواردنێکی تایبەت هەیە چەند خواردنێکی تایبەت هەیە کە تایبەتە بۆ ئەوان بەڵێوانێکی کێشترەخن بەلانی کەم لە ڕۆژێکا 5 بۆ 6 نان بخۆن خواردنەکانیان ئەبێ زۆرتر بێ کاربۆهیدرێتەکان ئەبێ بەکاربێنەوەی کێشیان کەمە کاربۆهیدرێت و کوبرنج و بەتاتەوە ئەمانە ئەتوانە زۆر بەکاربێنن اینجا پرۆتین ینی پرۆتین زۆر گرینگە وەکو گۆشت وەکو مەسەلەن سەنگی مریشک و مەسەلەن ڕانی مریشک و ئەوانە وانی کە کێشیان کەمە تەبان هێلکە و شیر و بادەم و چەرەستەکان ئەوانە ئەتوانە زۆر بەکاربێنن اینجا مەسەلەن کەسێکمانەیە کێشی 50 کیلوگرامە ڕۆژانە پێویستی تقریبان بە 100 گرام پرۆتین ئەبێ بەپێی لەشی خۆیان دوو قات پێویستی بە پرۆتینە ڕۆژانە بکات بە ماسلکەکانی باشە چیتر بکە بۆ ئەوە مەسەلەن کێشی سەربخە لە ڕووی دەرونیەوە مەسەلەن زۆرێکمان بیستۆ مەسەلەن بێ لە ڕووی دەرونیەوە زۆر مرتاح بێ خەوت ڕێک بخەیان ئەمانە بۆی هەیە بەتەکید ینی خۆی خەو زۆر گرینگە هەم بۆ دابەزاندن هەم بۆ سەرخستن ئەگەر خەوت باش نەبێت و قەلق بی ینی ئەو ئیسفادەی ینی ئەو تۆ لە یاریکردن ناکەی لە ڕاستەکردنەکە ناکەی بۆ ڕادەیە زۆر باشە بزانام ئەگەر هەفتەی چەند ڕۆژ وەرزش بکرێت چونکە لە ئێستا خۆتە زانیانی خەڵکەمەی مەژغوڵە کاتێکی باشی ئەوێ وەرزشکردن ئەگەر کەسێک بێ بە ئاسایی کێشی سەر بخایە کێشی زیاد بکە یاخود کێشی دابەزێنێ بزانام ئەتوانێت لە هەفتەیەکە بە شێوەیەکی ئاسایی چەند ڕۆژ وەرزش بکەوە لە ڕۆژێکە ئەتوانێت چەند سەعات وەرزش بکات ئەگەر بە شێوەیەکی تەندروست بێت بەڵێ خۆی ئەو کەسانەشی کە کێش زیاد دەکەن و کە کێشیش سەرئەخەن ئەگەر سەرەتا بن مەسەلەن تا 3-4 مانگی ئەوەل ئەتوانن ینی لە هەفتێکا 5 ڕۆژ زیاتر نەبێت لەبەرەوەی تۆ کە یاری ئەەکەی لە کاتی تەمرینکردن تەبان بۆ دەکانی ماسلکە تێکەشکێ ئەم ماسلکەی پێویستی بۆی ڕێکۆڤەری خۆی بکە پێویستی بە خۆچاکردنەوە هەیە لە کاتی تەمرینەکە تێکەشکێ لە هەفتێکا بە 5 ڕۆژ ڕاست بکە بۆی ئەو 2 ڕۆژە لەشی هەڵبە خۆی چاکاتە ئیسراحەت بکە یعنی بەردەوام لەشی ڕانەهێنێ لەسەر تەمرینکردن چکە و کاتێک سوادێکی ئەو تو لێ ناکە بەڵام لە دوای 3 بۆ 4 مانگە و کەیترەها ئەبی بە یاریزانێکی پێشکەوت و ئەتوانێت لە هەفتێکا 4 ڕۆژ ینی ڕاست بکە اینجا بەنسبەت وەرزشکردن ینی ئەو کەسانی کە کێشیان کەمە ئەتوانن لە ڕۆژێکا سەعاتێک کەمتر 45 دقیقە بۆ سەعاتێ زیاتر نەبێت تەمرینەکانیان بەڵام وانەی کە چوری ئەسووتێن کێشیان زۆرە ڕۆژانە نزیکی کاتژمێر و 50 بۆ 2 کاتژمێر
تەبریت بکەن ئیسفادی باشترە بێت. باشە کاتێکی دیاری کراو هەیە بۆ وەرزشکردن بڵێن ئێمە ئەوەی بیستمانە هەمیشە حاڵم بەیانیان زۆر باشە مەسەن پێشخۆر هەڵاتن کاتێکی زوو وەرزش بکە بەڵام لە ئێستا مەسەلەن ئەبینین هۆڵەکانی لە جوانی تا کاتژمێر 12 شەو هەنە کات هەیە ئەمە زیان بە وەرزشکار ناگەیەن یاخود کاتێکی تایبەت هەیە بە وەرزشکردن سوودێکی زیاتری هەبێت. خۆی بەنسبت ئەوانەی کە بەیانیان یاریەکەن خۆی لە ڕاستی ینی سوودی تەندروستی جەستە و مەسەلەن دووربوون لە هەنە نەخۆشیەک و چوری خوێن و شەکرە و مەسەلەن مەزاج و دەرونێت باشە ئەگینە ئەو کەسانی کە ئەیانەوێت لە جوانی بکەن و ماسوولکە گەورە بکەن ئەسڵەن خۆی وا باشترە لە دوای عەسرەوە ینی ڕاست بکە چکە دوو ژەمی باشی پڕۆتین و ینی خۆراکیان وەرگرتووە تۆ بەیانە هەڵەسی بەسکی ناشتایانی تۆزێک نانەخۆیت و ئەشی ڕاز ئەەکەیت بۆ زیادبوونی کێشە ئەوی سوادەیی نییە بەڵام ئەو کەسانی کە هیچ کێشەیەکیان ینی لە شتێکی جوانیان هەیە تەنها بۆ سحەتی خۆیانە بۆ مشکی خۆیانە ئەتوان بەیانیان ڕاز بکەن باشتریان و کەسانی کە ئەیانەوێت چوری بسووتێنن لە بەیانیان نابێت باشتر چکە ها بە دڵێکی خاڵیە و خواردنێکی کەمی وەرگرتووە چوری زیاترە سووتێ بەڵام لە جوانێکە ئەتوانێت لە دوای عەسرەوە بەیان شەیش بە هیچ مشکلێکی بۆ کێشێکی نابێت. باش ئێمە توانین وەرزش لە ماڵەوە بکەین هاتووسەنە بەڵێ ینی هەیە ناتوانێت یان مەسەلە ئیمکانێتی مادی نیە ئەتوانی لە ماڵەوە ڕاز بکە بەڵام بە مەرجێک ینی لای کەسێکی شارەزاش دەکاوە بگرێت لە خۆی و هەڕەمێکی دەستنیاتە ڕچینێکی سەقەت و یان دەستنیاتە دوای بەرنامە ئیشێکمانە بێ مادەمە ئینشاءڵڵا باشە ینی ئاساییە بۆ نمونە بەڵام ئەوەیە تربێت لە ژێر چاودێری بۆ نمونە خۆ ڕێنمایی کەسێکا بێت کە شارەزایی هەبێت لە بەتەکید ئەتوانێت لە کەسێکی شارەزا بەرنامەوەرگ لە ماڵەوە یاری بکە ئەگەر نەیتوانی سەردانی هەوڵ بکات. زۆر باشە باسی ئەوت گوتت بۆ خانمان و پیاوان وەرزشانەی کە ئەکرێ هیچ جیاوازێکی نیە ئەخر لە ڕووی کاتیشەوەی جیاوازێکی هەیە بۆ نمونە خانمێک ئەتوانێت هەر لە سەرتاوە بۆ نمونە 100 کیلۆ 200 کیلۆ هەڵگرەیە یاخود ئەوەش پێویستی بکاتە وردە بەتەکید ناتوانێت چکە ئێستا سەرتاش باسم کرد ینی قوتی پیا و زیاترە ینی ئەچنە قاعەکەەوە هەمان جیهاز بەکارێنن ئەو لەوانێ مەسەلەن 100 کیلۆی لێ بە ئەو لەوانێ زۆر بتوانێت 50 کیلۆی لێ بە ئەمە ینی شتێکە لە خواییەوە بەڵام بەنسبت یاریەکانەوە هەمان جیهازە هەمان شەفتەوە هەمان دەموز هەمان بەرنامە یاریکردنە تەنها تکرار و وەزنەکەی ئەگۆڕێت بۆ ژن و پیا خۆت یاری ئاسنەکەیت بەڵێ چۆن یاری ئاسن خۆم سەرەتا یاری پاڵەوانێتی هێزی لە شوانە زۆر بەشداری مەکرد کۆ بەدەنی مەکرد بەڵام دوای گۆڕین بە لە ژوانێ و تەنها بۆ بتەبوونی ماسوولکە خۆم یاریەکەم ینی زۆر لەگەڵ کارێنانی سترۆید و هۆرمۆناتانی من باشە واتە لە ڕێگەی ئامێرەکانەوە زیاتر بەڵێ هەر خۆراک و ڕاضێکی طبیعی باسیەوت کرد کە ڕاهێنەری تو لە چەند شتێکا بەشداری کردو هیچ مەدالیایەکت وەرکردووە هیچ ساڵی 2019 بەشداری دوو پاڵەوانێتیم کرد دانیکان لەسەر ئاستی هەولێر و ئەویکیان لەسەر ئاستی هەرێم بوو سپاس بخوا توانین پلەی دۆم بەدەست بێنم ئەوەی پاڵەوانێتی هەرێمی کوردستان پاڵەوانێتی هەولێریش پلێ یەکەم لە کێشی خۆمە بەدەستێنە زۆر باشە ئەبێت ئێوە هەمیشە لە بەردەوامی یابن ینی بەهۆی پیشەکەتەوە ینی هەمیشە ئەبێتەوە وەرزش بکەیت بەتەکید ینی بەردەوامە بین هین چالاکیت نوێت نییە لە بەشداری لە کار و چالاکی نوێ بکەی بەم زوانە وەڵاهی بەشداریک و بتۆڵەوشت جارە لە پرۆژەمانان نییە هەر ڕاش گیراوە ترەگەر هەبێ خۆشحاڵیەوە بەشداریەکەی زۆر باشە سەرکەوتو بیوەی سەرکەوتنە بۆ خوازنشەڵە مەدالیای زیێڕین بەدەست ئینشەڵڵا سەرکەوتوبی زاو خات و سەنا باسێکی تایبەتمەندیەکانی بۆ نمونە هۆڵی وەرزشی بۆکەی یەکێک لەوانە جلو بەرگە بۆ نمونە تا چەند تۆ لەبەرەوەی کە ڕاهێنەری بە تایبەت خانمانیشیت تا چەند خانمان گرنگی بە ئەوەیان کە جلوبەرگی تایبەت بۆ نمونە بە وەرزش لە بەرکەن دوو لە ڕوت پێڵاوی تایبەت بە وەرزش لە پێ بکەن ینی ئەمانە گرنگن بۆ وەرزشکردن باڵێ خۆی جلوبەرگی وەرزشی زۆر گرنگە لەبەری تۆ کاتێک مەسەلەن جلێکی نامڕتاح لەبەرەکەی هەمانە مەسەلەن بە کابۆیەکی تەسکەوەیان بەجلێکی تەسکەوەیتە سەر جیهازێک ینی ناتوانێتە حکوم کا بەستەر یاریەکەی و پێویست یاریەکەی بۆ ناکرێت بێگومان جلوبەرەکە لە هەم بۆ پاراستنی خۆت گرنگە بۆ وەرزشکردن زۆر باش تا چەند گرنگی پێدرێ بۆ نمونەوە فێرخوازانی کە لە لای تۆن تا چەند گرنگی پێیان تۆ تا چەند ڕێنماییان ئەەکەی بۆ ئەوی ئەو جلوبەرگانە بەکاربێنن وڵای خۆمان پێیان ئەڵێن ینی کالی تایبەت بە خۆتان بەکاربێنن جلوبەرگی ڕاستێ بەکاربێنیان مەسەلەن خاولی بەکاربێنن سپاس بەخوا باشە ینی وەکو ساڵان نییە ئێستا خەڵک زیاتر هۆشیارە لە چاو ساڵانی پێشوو زۆر ئەو فێرخوازانی لە لای تۆن
زیاتر بۆ چی یعنی ئێستا باست کردوتت هەنێک کات بۆ وەرزشکردن تەنها بۆ کێش دابەزاندن و کێش سەرخستن یعنی کەس هەیە مەسەلەن نەخۆشە فەقەراتی هەیە ئەو فێرخوازەکانی تۆ زیاتر بۆ کامە بابەتیان بەنسبەت ئافرەتان زیاتر بۆ مەبەستی نەخۆشی و دابەزاندنەکەیان تاوەکو لە جوانێکە یعنی ئافرەت زۆرینی یان ئەوتانێک و مەڵک کێشەی تەندروستی هەیە دکتۆر هەڵێکی وەرزشی بۆ نووسیوە یان ئەوتانە ئەوەی کێشی تاپەسێنە بەڵام لەناو پیاوانە بە پێچەوانان زیاتر بۆی لە جوانی و بۆ گەورەبوونی ماسولکە و خۆت یاری ئەەکەن وەکو ڕێنوێنیەک بۆ بینەرەکانی ژانی بزانم چین ئەو نەخۆشیانە یاخود ئەو شتانی کە ئێستا یەنە لای تۆتوانێت لە ڕێگەی وەرزشەوە زیاتر چارەسەر بکرێت چونکە هەم لەوانەیە کەسێ شارەزایی نەبێت نەزانێت چۆن وەرزشەکان بکات چین ئەو نەخۆشیانی کە زیاتر یەنە لای تۆ لە ڕێگەی وەرزشەوە چارەسەر ئەکرێن بەڵێ هەمانە بۆ فەقەراتێت بۆ کێشەی سەوفانەوە مثلەن ئەزەڵی ڕوباعی یان مەسەلەن هەیە نەخۆشی شەکرێ هەیە مەسەلەن هەیە کێشەی دڵی هەیە یان چۆری خوێن و چۆری سەرجگەر و کۆمەڵی خاتونمان هەیە بۆ کیسی سەرهێلکەدان و ئەوانە ڕۆکەنە هۆڵەکانەوە مەسەلەن هەیە چۆرێکی هەیە لەسەر مەسەلەن ڕەحمی مناڵی نابێ ینی ڕۆکەنە هۆڵەکان ینی مەسەلەن دکتۆر بۆی نووسیوە ئیسفادەشی لێ کردووە بەڵێ ئیسفادەشی لێ کردەوە مەسەلەن هەمان بۆ دوای چەند مانگە ینی ئافرەت هەملی هەبووە بەڵێ زۆر باشە بزانام لەگەڵ وەرزشیشە تا چەند گرنگە ئێمە بەرنامەی خۆراکی خۆمان ڕێک بخەین چونکە هەنێک کات بینیومانە کەسەکە وەرزشیشی کردو بەڵام ئێوارە هاتووەتەوە مثلەن قەدە دوو نەفەری خواردووە ئەڵێ تۆ ئەمە لە چی و ئەو لە چی هاشتێکی ئەومان هەیە تا چەند گرنگە ئێمە بەرنامەی خۆراکی خۆمان لەگەڵ وەرزشەکە ڕێک بخەین و دوای باسێکی ئەوشم بۆ بکە ئەو خۆراکانە چین کە نەخورێن باشە ئەگەر تۆ ئەگەر یاریش بکەیت و وەرزشیش بکەیت و وەرزشیش نەکەیت ئەو خۆراکانە چیەکە نەخورێ باشە بەڵێ خۆی ئانی ئەگەر تەوێت دابەزی کێشە دابەزێ ئەگەر خواردنەکە دایک نەبێت و ڕێکوپێک نەبێت یعنی لەوانێ ئیسفادێکی زۆر زۆر لەوانێ بە 2 مانگ 3 مانگ توانی کیلۆی داگری بەڵام ئەگەر تۆ خواردنەکەت باش بوو چکە لە سا 70 بۆ 75 خۆراکە طبعا ئەو کاتە ئیسفادێکی باشترەکەیت ئەو خۆراکانەی کە نەخورێن شەکری سپیە میوە خواردن لە شەوە نانی سپی و ئەو بەرهەمە گەرمەکان و مەسەلەن شیرینی ئەوانە خواردنە لە قوتوڕناوەکان خواردنەکانی دەرەوە ئەمانە هەمویان باش نین اینجا برنج ئەتوانی بەکاری بێنی بەڵام بە شێوازێکی تەندروست و بەڕێژەیەکی کەمتر لە کەسێکی ئاسایی مەسەلەن ئەو ڕۆنانی کە بەکارێن لە بازاڕە هیچ ینی بۆ کەسانی کە کێشیان زۆرە تەندروستنی لە ڕاستیە توانن ڕۆنە سروشتەکان بەکاربێن وەکو زەیتی زەیتونەکو مەسەلەن زەیتی بادەمیان مەسەلەن ڕۆنی کوردی ئەوانە بەکاربێن باشترە باش برنج بە چ شێوازێک ئامادە بکرێت چونکە لێستا برنجانی ژەمێکی سەرەکیە لای ئێمە بە تایبەت و کە باسی دایتیش ئەەکە ینی برنج بەشەکە لە دایتەکە بزانم بە چ شێوازێک ئامادە بکرێگەر کەسێک حەزبکە لە ماڵەوە بۆ خۆی ئامادە بکە لەگەڵ ئەو ڕێزەی کە ئیکا لە ماڵەوە خواردنەکەشتی ڕێک بخات خواردنەکان چۆن ئامادە بکە بۆ نمونە کاربۆهیدراتەکان چۆن ئامادە بکات بەڵێ توانێت برنجەکە بکڵێنێت مەسەلەن خوێکی کەم و بۆ نمونە زەیتێکی زەیتون بکات بەسەریا وەکو پڵاو بەڵێ وەکو پڵاوی لێ بکات ینی بنزەیەکی کەمیش بخوا بۆ لە ڕۆژێکە هەمانەکەشی زۆر 8 کەوچە کیفایەتەوە مەسەلەن 7 کەوچە پێویست ناکات و دانیشیت و قاپ خۆی بەنانەوە ئەمە هیچ باش نییە زۆر باش باسی ئەوەکەن هەنێک کات وتت نانی سپی مەسەلەن خراپە شەکری سپی ئەوە هەنێک کات باسی ئەوەکەن کە نانی جۆ لە ئێستا نانی بۆر ئەوە زۆر خەڵک ینی سەری تێکردووە تا چەند تەندروستە ئەوەی بزانیت بەڵێ نانی جۆ کالۆری کەمترە کالۆری کەمتر ئەتوانی بەکاری بێنی ئەنی 16 و کالۆری کەمترە ئەنی باشترە لە مەسەلەن لە نانی سپی بەڵام ئەمەش مانای ئەوە نەکەیت تۆ نانی جۆ بەڵێ بەردەوامانی ڕۆژ مەسەلەن ڕێژێکی زۆر بەکاربێنی ئەتوانی بەکاربێنی بە ڕێژێکی گونجاو زۆر باشە باسێکی ئەوەم بۆ کە باسی پرۆتین لە ئێستای گەنجەکان زۆر پرۆتین بەکارێنن تا چەند تەندروستەوە هەموو کەسێک ئەتوانێت پرۆتین بەکاربێنێت بەڵێ خۆی تاواکەرە خۆراکەکان بە ئام پرۆتین و تاواکەرەکانی تریش ئەتوانی بەکاری بێنی ئەگەر کێشەی تەندروستی نەبێت زیانێکی ئەوتۆی نییە بۆ خانویش و بۆ پیاویش کێشە تەندروستەکان وەکو هەیە کێشەی هەرسی هەیە کێشەی گورچی لێ هەیە کۆمەڵە کێشەیەکیان هەیە ئەمانە بەکاری نەهێن باشتریان کە بەکاریان هێنا لەژێ ڕێنمایی دکتۆرێکە مەسەلەن ڕاهنەرێکی زۆر شارەزایە بەکاری بێنن بەڵام بنسبەت هۆرمۆن و ستیرۆیدەکان و دەرزی و ئەوانە هیچ باش نین هیچ کاتێک لەگەڵینی پرۆتین بۆ ئافرەتی شەر ئەبێت بەڵێ بەمەرجی کۆمەڵە کێشەی تەندروستی کە باسم کرد نەیبێ ئەتوانی بەکاری بێت تەنها تاواکەرێکی خۆراکی ینی ئەو سەپڵیمنتانە لە مەسەلەن لە بەرهەمی شیر و ماستە وەرگیران لە کارگەکان یان هیچ کێشێکی ئەوتۆ دروست ناکات بەڵام
بەمەرجێک شەریکەیەکی تەندروست بێستە بۆ منە شەریکەمان هەیە فیکە ینی ئەو پرۆتینەی کە بەکارهێنان زۆربەی نیشاستەیە زۆربەی موادی ینی فیکە بەکارهێنن. زۆر باشە زۆر باشە زۆر سپاس دەکەم خاتوسەنا من ئەمڕۆ زۆر خۆشحاڵ بووم ئەگەر شتێکت ما بێ حەزەکەم خودت ئاماژەی پێبێت دەستان خۆش بێتری ئینشەڵڵا هیوادارم وەرزشکردن بێتە کەلتور لە وڵاتەکەمان. زۆر باشە زۆر سپاس بۆ خاتو سەنا ساڵح کە بەڕێزیان ڕاهێنەر و ناوبژیوانی لە جوانین ئەمڕۆ لای ئێمە میوان بوو سپاس بۆ ئامادەبوونت تا پرۆگرامێکی تر هەر شاد بن هیوای تەندروستێکی باش بۆ هەمولایەکتان نەخوازم خواتان لەگەڵ بێت.